بەناوی خوای گەورە و میهرەبان. کتێبی چل فەرموودەی خۆشەویست صلی الله عليه وسلم لە ئامادەکردنی ستافی نووری جیهان. فەرموودەی یەکەم، گرنگی نیازپاچی بۆ ئەنجامدانی کاری چاک. عن أنس رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم من كانت الآخرة همه جعل الله غناه في قلبه وجمع له شمله وأتته الدنيا وهي راغمة ومن كانت الدنيا همه جعل الله فقره بين عينيه وفرق عليه شمله ولم يأته من الدنيا إلا ما قدر له. واتە ئەنەس ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ فەرمووی هەر کەسێک ڕۆژی دوایی بکاتە جێی مەبەست و بایەخی، خوا دەوڵەمەندی دەخاتە نێو دڵیەوە و کاروباری دنیای بۆ کۆ دەکاتەوە و دنیاش بە ملکەتی دێتە ژێردەستی. هەر کەسێکیش دنیا بکاتە جێی مەبەست و بایەخی، خوا هەژاری دەخاتە نێو چاوی و هەمیشە هەست بە هەژاری دەکا و بێقەناعەت دەبێ و کاروباری لێبڵاو دەکات. لە دنیاش تەنیا ئەوەندەی بۆ دێت کە بۆی ئەندازە کراوە. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. بە ئەندازە و ئاستی خوا مەبەستبوونت لە کردەوە چاکەکانت خوای میهرەبان هاوکارتە و کار ئاسانیت بۆ دەکات و قەناعەتت پێدەبەخشێ. بۆیە هەتا لە تواناتدا هەیە زاڵ بە بەسەر هەوا و ئارەزووی نەفستدا کە زۆربەی کات فەرمان دەکات بە خراپە و ڕێگریت لێ دەکات لە چاکە. لە هەر کارێکدا سەرەتا پشت بە خودا ببەستە و دڵی خۆت یەکلا بکەوە کە تەنها مەبەستت ڕەزامەندی ئەوە لە ئەنجامدانی ئەم کارە. فەرموودەی دووەم، گەورەی پابەندبوون بە قورئان. عن أنس رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن لله أهلين من الناس. قالوا من هم يا رسول الله؟ قال أهل القرآن هم أهل الله وخاصته. واتە ئەنەس ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ فەرمووی بێگومان خودا کۆمەڵێک کەسی تایبەتی هەیە لە نێو خەڵکیدا. گوتیان ئەوانە چێن ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی ئەوانەی هۆگری قورئانن، کەسی خوان و خەڵکی تایبەتی ئەون. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. بە ئەندازەی نزیکیت لە قورئان خۆشەویست و ڕێزداریت لای پەروەردگار، بۆیە هەوڵ بدە ڕۆژانە چەند لاپەڕەیەک یان چەند ئایەتێک بخوێنی و کاری پێ بکەی لە ژیانی ڕۆژانەتدا. فەرموودەی سێیەم، خۆڕازاندنەوە بە قورئان و کارپێکردنی. عن سعد بن هشام قال سألت عائشة رضي الله عنها فقلت يا أم المؤمنين أخبريني بخلق رسول الله صلى الله عليه وسلم، فقالت كان خلقه القرآن. واتا سعدی کوڕی هیشام ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ پرسیارم کرد لە عائیشە ڕەزای خوای لەسەر بێت، گوتم ئەی دایکی بڕواداران هەواڵم بدەرێ دەربارەی خوڕەوشتی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت. گوتی ڕەوشت و ڕەفتاری قورئان بوو، واتە قورئانێکی بەرجەستەکراو بوو. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. خۆڕازاندنەوە بە قورئان بریتی لە جوان خوێندنەوە و تێگەیشتن و کارپێکردن و خەڵک فێرکردنی. بۆیە هەوڵ بدە بەهرەی زۆر لە قورئان وەربگری و سوود بە خۆت و خانەوادە و دەوروبەرت بگەێنیت. فەرموودەی چوارەم، بایەخدان بە فەرمایشتەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم.
عن ابن مسعود رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: رحم الله من سمع مني حديثا فبلغه كما سمعه. واتە ئیبن مەسعود ڕەزای خوای لەسەر بێ دەجێڕێتەوە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی: ڕەحمەتی خوا لەو کەسە بێت کە گوێبیستی فەرموودەیەکی من بووە و ڕایگەیاندووە بەو شێوەیەی کە بیستوویەتی. پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. دوعای پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت بۆ کەسێک کە هەڵدەستێ بە بڵاوکردنەوەی فەرموودەکانی گرنگی و گەورەی ئەم کارە پیرۆزە دەگەیەنێت. بۆیە هەوڵ بدە خۆت شارەزا بکەی لە ژیاننامە و کردار و گفتار و هەڵسوکەوتەکانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت، بە کردار و گفتاریش خەڵکی پێ ئاشنا بکە. لە بیریش مەکە ڕۆژێ فەرموودەیەک بخوێنە و کاری پێ بکە. فەرموودەی پێنجەم خۆڕازاندنەوە و کارپێکردن بە فەرمایشتەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: من سن في الإسلام سنة حسنة فله أجرها وأجر من عمل بها بعده من غير أن ينقص من أجورهم شيء. واتە ئەبوو هورەیرە ڕەزای خوای لەسەر بێت دەگێڕێتەوە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی: هەر کەسێک چاکەیەک دابێنێت یاخود کار بە سونەتێک بکات ئەوە پاداشتی خۆی هەیە و پاداشتی هەموو ئەوانەشی هەیە کە کار بەو چاکەیە دەکەن بەبێ ئەوەی لە پاداشتی ئەوان کەم ببێتەوە. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. مەبەست لەم فەرمایشتە ئەوە نییە شتێکی زیادە بهێنێتە نێو ئاین و لە بنچینەدا تێیدا نەبێ، بەڵکو مەبەست لێی جێبەجێکردنی فەرمایشتی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت، چونکە لەم کاتەدا پێغەمبەر درودی خوای لەسەر بێت فەرموویەتی: ڕۆژێک خەڵکانێکی هەژار هاتنە خزمەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. پێغەمبەری خوداش خەڵکەکەی هاندا بۆ ئەوەی خێریان پێ بکەن و یارمەتیان بدەن، کەچی هاوکاری نەکران. دواتر پیاوێکی ئەنساری هات شتێکی بۆ هێنان و داینا لە پێشیان. ئیتر خەڵکیش لە دوای ئەوە وردە وردە دەهاتن کۆمەچیان بۆ دەهێنان. جا پێغەمبەری خودا درودی خوای لەسەر بێت بەو پیاوە ئەنساریەی فەرموو: تۆ بوویتە هۆکاری دانانی ئەو ڕێگە چاکەیە. فەرموودەی شەشەم پاداشتی زیندوو ڕاگرتنی سنەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم. عن عمرو بن عوف رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: من أحيا سنة من سنتي فعمل بها الناس كان له مثل أجر من عمل بها. واتە عەمری کوڕی عەوف ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ فەرموویەتی: هەر کەسێک سنەتێکی من زیندوو بکاتەوە و خەڵکیش کاری پێ بکەن ئەوە پاداشتی هەموو ئەو کەسانەشی هەیە کە کاری پێ دەکەن. پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. گرنگیدان بە زیندوو ڕاگرتنی سنەتی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت کە ڕوونکەرەوەی قورئانە یەکێکە لە کارە هەرە پیرۆز و پڕبایەخەکان لە ئاینی ئیسلامدا. بۆیە هەوڵ بدە خۆت یەکێک بی لە ڕێبوارانی ئەم کاروانە، یاخود هاوکار و دەستبارگری ئەو کەسانە بە کە خەریکی زیندوو ڕاگرتن و بڵاوکردنەوەی سنەتن لە نێو موسڵماناندا و ببە یەکێک لە هەڵگرانی ئەم مەشخەڵ و بەیداغە شەکاوە و بەرز و پیرۆزە. فەرموودەی حەوتەم گەورەی و پێگەی کەسی پانگخواز.
عن أبا عنبة الخولاني رضي الله عنه يقول: سمعت النبي صلى الله عليه وسلم يقول: لا يزال الله يغرس في هذا الدين بغرس يستعملهم في طاعته. واتا ئەبا عینەبەی خەولانی ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ: گوێم لێبوو پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ دەیفەرموو: خوا بەردەوام لەم ئاینەدا نەمام دەنێژێ و لە فەرمانبەری خۆیدا بەکاریان دەهێنێ. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. بانخواز ئەو کەسەیە کە هەوڵ دەدات بۆ ڕێنماییکردنی خەڵکو و ئاراستەکردنیان بۆ شارەزاکردنیان لە ئاینی خوا بە شێوەیەکی تەندروست. ئەو کەسە لە لای خوا پێگە و ڕێزێکی زۆر مەزنی هەیە، بۆیە تا بۆ دەگونجێ و بوارت هەیە هەوڵدا ببیت بە کەسێکی بانخواز بۆ ئاینی خوا، یاخۆت ئاسانکار و هاوکار بە لەگەڵ کەسی بانخواز بە هەر شێوازێکی یارمەتیدان بێت، چونکە سەرنجام تۆ بەشدار دەبیت لە پاداشتی هەموو کارە باشەکانی ئەم بانخوازە کە بە هاوکاری تۆ ئەنجامی داون. فەرموودەی هەشتەم: بەرهەم و پاداشتی کەسی بانگخواز. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: من دعا إلى هدى كان له من الأجر مثل أجور من تبعه لا ينقص ذلك من أجورهم شيئا. واتا ئەبوو هورەیرە ڕەزای خوای لەسەر بێ دەگێڕێتەوە: پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی: هەر کەسێک خەڵکی بەرەو هیدایەت بانگ بکات، بە ئەندازەی هەموو ئەوانەی کە شوێنی کەوتون پاداشتی هەیە، بێ ئەوەی هیچ لە پاداشتی ئەوانیش کەم ببێتەوە. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. بانخواز بۆ ئاینی خوا چەندان پاداشتی گەورە و مەزنی هەن، لە سەرووی هەموویانەوە بەدەستهێنانی ڕەزامەندی خوای میهرەبانە. بەهۆی ئەوەوە چەندان کەس ڕێنمایی دەکرێن و ڕزگاریان دەبێت لە ئاگر و سزای سەخت. بۆیە دووپاتی دەکەینەوە و دەڵێین دەدوای بیستنی ئەم فەرموودە هەوڵدا ڕێگای شارەزابوون لە ئاینی خوا بگریتە بەر بۆ ئەوەی لە سەرنجام کەسێک بیت کە باشترین کەس بێت بۆ خۆی و دەوروبەری. فەرموودەی نۆیەم: گەورەی دانیشتن لە مەجلیسی ذیکر. عن سهل رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: ما جلس قوم مجلسا يذكرون الله فيه فيقومون حتى يقال لهم: قوموا قد غفر الله لكم ذنوبكم وبدلت سيئاتكم حسنات. واتا سهل ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ: پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی: هەر کۆمەڵە خەڵکێک لە کۆڕێک دانیشتە بن و یادی خوای تێدا بکەن، ئەوە هەڵناستن هەتا پێیان دەگوترێ هەڵسن، بێگومان خوا لە گوناهەکانتان خۆش بوو، خراپەکانیشتان بۆ گۆڕدرا بە چاکە. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. خوای پەروەردگار کۆمەڵێک فریشتەی هەن، پێیان دەگوترێ فریشتەی گەڕۆک. ئەوانە بە تایبەت دەستنا و کۆڕ و مەجلیسانەی کە تێیدا زیکر و یادی خوا دەکرێت. لە کۆتایی کە هەڵدەستن ناوی ئامادەبوانی کۆڕەکە دەنووسن و دەیبەن بۆ لای خوای زانا و شارەزا. هەوڵ بدا بەپێی بۆ گونجان هەفتانە لەو کۆڕانە ئامادەیت هەبێت، تاکو لای خوا بە کەسێکی ئامادەبووی زیکر و یادی خوا ناوت تۆمار بکرێ. فەرموودەی دەیەم: پاداشتی فێربوونی زانست و زانیاری. عن أبي أمامة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: من غدا إلى المسجد لا يريد إلا أن يتعلم خيرا أو يعلمه كان له كأجر حاج تاما حجته.
واتە ئەبی ئومامە ڕەزای خوای لەسەر بێ دەگێڕێتەوە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ فەرموویەتی هەر کەسێک بچێتە مزگەوت بۆ ئەوەی کە فێری شتێکی چاک بێ یان خەڵک فێری شتی چاک بکات ئەوە پاداشتی حاجیەکی بۆ دەنووسرێ کە حەجەکەی بە تەواوی ئەنجامدا بێ. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. ئیسلام ئاینی شارستانی و پێشکەوتن و زانستە وەک دەبینین لە قورئان و فەرموودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت زۆر باسی پاداشت و پلەی کەسی زانا کراوە و موسڵمانان هاندراون بەردەوام لە هەوڵی بەدەستهێنانی زانستدا بن. ئەوەندە بەسە بۆ تۆ تەنها بە بۆ چوونت بۆ مزگەوت یاخود دەستگایەک کە تێیدا فێری ئاینی خودا دەبیت پاداشتی حەجێکت بۆ دەنووسرێ بەهۆی ئەم نیەتە پاکە و ئەو هەنگاوانت کە دەینیت. فەرموودەی 11 چۆن خوا و خەڵک خۆشیان دەوێی. عن سهل رضي الله عنه قال أتى النبي صلى الله عليه وسلم رجل فقال يا رسول الله دلني على عمل إذا أنا عملته أحبني الله وأحبني الناس. فقال رسول الله صلى الله عليه وسلم ازهد في الدنيا يحبك الله وازهد فيما عند الناس يحبك الناس. واتە سەهل ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ پیاوێک هات بۆ لای پێغەمبەر درودی خوای لەسەر بێت گوتی ئەی پێغەمبەری خوا ڕێنماییم بکە بە کارێک ئەگەر کردم خوا خۆشی بووێم و خەڵکیش خۆشی بووێم. پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرمووی دنیا بەکەم بگرە خوا خۆشی دەوێی بێنیاز بە لەوەی لای خەڵکە خەڵکیش خۆشیان دەوێی. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. هەموو کەسێک لە ژیاندا هەوڵی بەدەستهێنانی بەختەوەری دەدات و کۆشی بۆ دەکات. هەر کەسە و بەختەوەری خۆی لە شتێکدا دەبینێ. ئێمەی موسڵمان لەوەی دەبینین هەست بکەین خوا لێمان ڕازیە و خەڵک خۆشمانی دەوێ. بۆیە تا بۆت دەکرێ نێوانی خۆت لەگەڵ خودا چاک بکە و بە باشترین شێوە مامەڵە لەگەڵ خەڵکیدا بکە بێ ئەوەی ڕەچاوی ڕەنگ و ڕەگەز و بیرکردنەوەی کەسەکان بکەی بۆ ئەوەی کەسێکی خۆشەویست و ڕێزلێگیراو بیت. فەرموودەی 12 پشت بەستن بەخوای پەروەردگار. عن جابر رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم لو أن ابن آدم هرب من رزقه كما يهرب من الموت لأدركه رزقه كما يدركه الموت. واتە جابر ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ فەرموویەتی ئەگەر ئادەمیزاد لەو ڕزقەی خوا بۆی داناوە ڕابکاو هەڵبێ هەر وەک چۆن بە هەموو شێوەیەک لە مردن ڕادەکاو هەڵدێ ئەوە ئەو ڕۆزیەی خوا بۆی داناوە دەیگاتێ لە کات و شوێنی خۆی هەر وەک چۆن مردنیش لە کات و شوێنی خۆی دەیگاتێ. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. هەژاری و دەوڵەمەندی ئەو چەمکەن مرۆڤ ناتوانێت تێیاندا زۆر سەرپشک بێت چونکە خوای بەرز و مەزن بە قەدەری پڕحیکمەت و جوانی خۆی بۆی ئەندازە کردوین. بۆیە ئەوەی لەسەر ئێمەیە ئەوەیە بە جوانترین شێوە کارەکانمان لە کاتی خۆیاندا ئەنجام بدەین و هەوڵ بدەین لە بواری ڕازیبوون بە قەدەر ئیمانمان دامەزرا و پتە بکەین و بڵێین خوا چی بۆ بڕیارداوین هەر ئەوە دەبێت ئابەوە ڕزگارمان دەبێت لە گومان و ڕاڕایی کە زۆر جار دەرچوون لێیان ئەستەمە. بزانە کە قەناعەت گەنجینەیەکی لە بن نەهاتووە و بەدەستی بهێنە. فەرموودەی 13 ئامۆژگاری پێغەمبەر صلى الله عليه وسلم بۆ هاوڵێکی. عن عقبة بن عامر رضي الله عنه قال لقيت رسول الله صلى الله عليه وسلم فقال لي يا عقبة بن عامر صل من قطعك
وأعطي من حرمك، واعف عمن ظلمك، وأحسن إلى من أساء إليك، وقل الحق ولو على نفسك. واتە عوقبەی کوڕی عامر ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ گەیشتم بە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت پێی فەرمووم ئەی عوقبەی کوڕی عامر پەیوەندی لەگەڵ ئەو کەسە بەردەوام بکە کە وازت لێ دێنێ، بەو کەسە ببەخشە کە لێی گرتیەوە، لەو کەسە خۆش بە کە ستەمی لێ کردی، چاکە لەگەڵ ئەو کەسە بکە کە خراپەی لەگەڵ کردی، ڕاستی بڵێ ئەگەر لەسەر خۆشت بێ و بە زیانی خۆت بێ. پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرموودەیەدا چەند بەهادار و پڕشکۆن ئەو وشانەی بەرەو بەرزیت دەبەن و وات لێ دەکەن لە دونیای بەرزیدا بژیت. سەرنج بدە، دەفەرموێ ئەوەی ناتدوێنێ بیدوێنە، ئەوەی لێت دەگرێتەوە پێی ببەخشە، ئەوەی ستەمی لێت کردووە چاوپۆشی لێ بکە. گرنگی ئەو وشانە لەوەدایە خاوەنەکەی صەڵی الله عەلەیه وسەلەم خۆی کاری پێکردووە، بۆیە تا دەتوانی ئەو قسانە بکە کە خۆت جێبەجێت کردووە بۆ ئەوەی کاریگەری هەبێت لەسەر دڵی بەرامبەر. فەرموودەی چواردەهەم، هەڵەی خۆمان ببینین پێش هەڵەی خەڵک. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم يبصر أحدكم القذاة في عين أخيه وينسى الجذع في عينه. واتە ئەبوو هورەیرە ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی یەکێک لە ئێوە پوشکە لە چاوی براکەی دەبینێ، واتە عیبی زۆر بچووکی براکەی دەبینێ، بەڵام کاریتە لە نێو چاوی خۆی نابینێ، واتە کەچی عیبی گەورەی خۆی نابینێ. پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرموودەیەدا هیچ کەسێک نییە هەڵەی نەبێت، ئەوەش سونەتێکی خواییە. جوانی خوا لەوەدایە کە هەڵە و ناتەواوی نییە، جوانی مرۆڤیش لەوەدایە کە ناتەواوی و کەم و کوڕی هەیە. زانینی ئەوەش لە شتە سەرەتاییەکانە، بۆیە لەگەڵ هیچ کەسێک وا مامەڵە مەکە کە چاوەڕێی هەڵەی لێ نەکەی، بۆ ئەوەی ئەگەر هەڵەت لێبینی لات ئاسایی بێت و شۆک نەبیت. لەوەش جوورتر ئەوەیە چاوەڕێی هەڵە لە هەموو کەس بکەی پێش ئەنجامدانیشی بیر لە پاساو بۆ هێنانەوەی بکەیتەوە. فەرموودەی پانزەهەم، نەرمونیانی سەرچاوەی هەموو جوانیەکانە. عن عائشة رضي الله عنها قالت قال النبي صلى الله عليه وسلم إن الرفق لا يكون في شيء إلا زانه ولا ينزع من شيء إلا شانه. واتە عائشە ڕەزای خوای لەسەر بێت دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی بەڕاستی نەرمونیانی لە هەر شتێکدا هەبێت جوانی دەکات و لە هەر شتێکدا دابڕنێ ناشرینی دەکات. پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرموودەیەدا زۆر سیفەت هەن جوانی بەخشن بە مرۆڤ، بەڵام گەورەترین و پڕبەهاترینیان بریتیە لەو سیفەتەی کە خوای گەورە پێغەمبەری پێوەسف دەکات، ئەویش نەرمونیانیە. تەنانەت خوای بەرز هۆکاری فراوانبوونی بنکەی جەماوەری پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت دەگەڕێنێتەوە بۆ بوونی ئەو سیفەتە. مادام زانیت سەرچاوەی هەموو جوانیەکان نەرمونیانیە، هەوڵی بەدەستهێنانی بدە کە زۆر پەیوەستە بە سینە فراوانی. دڵنیا بە تاکوکارت ئاسان بێ، دەبێ سینەت فراوان بێ. چەند نەرمونیانی هێندە لە بەردڵانی و هێندە خۆشەویستی هەمووانی. فەرموودەی شانزەهەم، گرنگی و پێویستی تەوبە و داوای لێخۆشبوونکردن. عن أبي هريرة رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم
إن العبد إذا أخطأ خطيئة نكتت في قلبه نكتة سوداء، فإذا هو نزع واستغفر وتاب سقل قلبه، وإن عاد زيد فيها حتى تعلو قلبه. واتە ئەبوو هوڕێڕە ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی کاتێک بەندە گوناهێکی کرد خاڵێکی ڕەش لەسەر دڵی پەیدا دەبێ، جا ئەگەر وازی لێ هێنا و داوای لێبوردنی کرد و گەڕایەوە دڵی سپی دەبێتەوە، و ئەگەر گوناهەکانی بەردەوام بوون خاڵە ڕەشەکان زیاد دەکەن هەتا دەبێتە ژەنگ بەسەر دڵی و تەواو ڕەش دەبێت. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا هیچ کەسێک هەوری بێپەڵە و فریشتەی بێهەڵە نییە، هەموو مرۆڤێک گوناه و هەڵە دەکات و ئەوەش سونەتێکە ئیلاهیە لەسەر زەوی، بۆیە بیر لەوە مەکەوە نابێ گوناهان بکەی یان کە گوناهت کرد تووشی بێئومێدی بیت لە لێخۆشبوونی خوا، بەڵکو بیر لەوە بکەوە خوایەکی میهرەبانت هەیە بەزەیی پێش تووڕەبوونەکەی کەوتۆتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ناخەوە تۆ بڕیاری ئەوەت دابێت کە خۆت بپارێزی لە هەرچی خوا پێی ناخۆشە. فەرموودەی حەڤدەهەم ترسناچی بە دوای عیبی خەڵک کەوتن. عن معاوية رضي الله عنه يقول سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إنك إذا اتبعت الريبة في الناس أفسدتهم، فإني لا أتبع الريبة فيهم فأفسدهم. واتە معاویە ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ لە پێغەمبەری خوان بیست درودی خوای لەسەر بێت دەیفەرموو دڵنیا بە ئەگەر تۆ بە گومان دوای عیب و کەم و کوڕی بکەوی لە نێو خەڵکیدا ئەوە تێکیان دەدەی، عیب و کەم و کوڕیەکان ئاشکرا دەبن، خراپەکاری دەبێتە شتێکی ئاشکرا و سادە. من هەرگیز بە دوای گومان ناکەوم لە نێو خەڵکیدا بۆ ئەوەی عیبیان بزانم تێشیان بدەم و تووشی خراپتریان بکەم. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا هیچ ڕۆژگارێک وەک ئێستا وێرانە نەبووە لە ڕووی ئەوەی مرۆڤەکان هێندە عەوداڵی زانینی زانیاری بووبن لەسەر یەکتری و گەڕان بە دوای عیبی یەکتر. ئاشوبەکان زۆر زۆرن، هیچ کەس پارێزراو نییە جگە لەو کەسەی خوا پاراستوویەتی، بۆیە تا بۆت دەکرێ خۆت بپارێزە لە گومانی خراپ و گەڕان بە دوای عیبی خەڵک و هەوڵ بدە عیبی خەڵک بپۆشی تا خوای پەنهازان عیبەکانت بپۆشێ. فەرموودەی هەژدەهەم گەورەیی پاداشتی ئاشتکردنەوەی خەڵک. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال ما عمل ابن آدم شيئا أفضل من الصلاة وصلاح ذات البين وخلق حسن. واتە ئەبوو هوڕێرە ڕەزای خوای لەسەر بێت دەگێڕێتەوە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی هیچ کردەوەیەکی نەوەی ئادەم نییە باشتر بێ لە نوێژ و ئاشکردنەوەی نێوان خۆیان و ڕەوشت جوانی. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا هەندێک کردەوە هەیە لای خوا زۆر گەورن، لە فەرموودەی تر هاتووە ئاشکردنەوەی نێوان خەڵک لە نوێژ و ڕۆژوش گەورەترە، ئەوەش بەهۆی ئەوەی فیتنە و ئاشوبکە دروست بوو خەڵک ناپرژێتە سەر عیبادەتەکانیش، بۆیە دروشمی تۆ با بریتی بێ لە گواستنەوەی قسەی باش لە نێو خەڵک، ئاشکردنەوەی ئەوانەی لە یەکتر نیگەرانن و دڵخۆشکردنی دڵتەنگان و مامەڵەکردن بە جوانترین شێوە لەگەڵ دەوروبەر، جا هەر کەسێک بێ و هەر بیرکردنەوەیەکی هەبێت. فەرموودەی نۆزدەهەم بڕواداران دڵسۆزی یەکترن. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال المؤمن مرآة أخيه والمؤمن أخو المؤمن يكف عليه ضيعته ويحوطه من ورائه. واتە
ئەبوو هوڕێرە ڕەزەی خوای لەسەر بێت دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی بڕوادار ئاوێنەی بڕوادارە، بڕوادار برای بڕوادارە، پارێزگاری دەکات لە زیان و فەوتان، پشتی دەگرێت و بەرگری لێ دەکات و سەری دەخات. پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. موسڵمان لە بنچینەدا ئەوە پێناسەیانە، ستەم لە یەکتر ناکەن، ڕێز لە یەکتر دەگرن، ئەهلی وەفا و چاکەکارین لەگەڵ یەکتر، پشتی یەکتر دەگرن و بە ڕوح و ماڵ و لاشە لە خزمەتی یەکتردان. چیان بۆ خۆیان پێخۆشە ئەوەشیان بۆ خوشک و برای خۆیان پێخۆشە، لە چاکە و دەیان سیفەتی جوانی تر. ئەگەر ئاوایت بۆ موسڵمانان پیرۆزت بێت و دەست بەو سیفەتانەتەوە بگرە. خۆ ئەگەر وانە بیت پەنا بەخوا، ئەوە پێویستە دوای بیستنی ئەم فەرموودەی سەروەرمان پێداچوونەوە بە کردار و گفتار و مامەڵەکانی خۆتدا بکەیتەوە. فەرموودەی بیستەم، پاداشتی دوعاکردن بۆ مسلمانان. عن عبادة بن صامت رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: من استغفر للمؤمنين والمؤمنات كتب الله له بكل مؤمن ومؤمنة حسنة. واتە عوبادەی کوڕی سامت ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ گوێم لە پێغەمبەری خوا بوو درودی خوای لەسەر بێ دەیفەرموو هەر کەسێک لەخوا بپارێتەوە و داوای لێخۆشبوون بۆ ئیماندارانی پیا و ئافرەت بکات، بە ئەندازەی ژمارەی ئیماندارانی پیا و ئافرەت خوا چاکەی بۆ دەنووسێ. پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. یەکێک لە چاکەکانی موسڵمان لەگەڵ براو خوشکەکەی بریتیە لە دوعای چاک بۆکردن و داوای لێخۆشبوونکردن بۆی لە خوای پەروەردگار، بە تایبەت لە کاتە پەنهانەکان کە فەرموودەی ساحیحی لەبارەوە هاتووە بە دڵنیاییەوە وەڵام دەدرێتەوە. بۆیە هەوڵ بدە خوشک و برا موسڵمانەکان بە تایبەت مردووەکان زۆر پێویستن بۆ یەک دوعای لێخۆشبوونت، هەروەها زیندوەکان زۆر پێویستن بۆ دوعای هیدایەت و بەردەوام بوونیان. لە بیریان مەکە بێنە پێش چاوت بە یەک دوعاکردن بە ملیار چاکت بۆ دەنووسرێ، تەنها بەدڵ بڵێ اللهم اغفر للمؤمنين والمؤمنات. فەرموودەی 21 بەم زیکر و پاڕانەوەیە وەڵامی دوعا دەدرێتەوە. عن سعد رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: دعوة ذي النون إذ دعا وهو في بطن الحوت: لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. فإنه لم يدع بها رجل مسلم في شيء قط إلا استجاب الله له. واتە سعد ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی دوعای ذی-النون واتە پێغەمبەر یونس عەلەیه السەلام کاتێک لە نێو سکی حوت بوو ئەمە بوو: لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. جا بێگومان هیچ موسڵمانێک نییە کە دوعای پێ بکات بۆ هەر شتێک حتمەن خوا وەڵامی دەداتەوە. پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. دوعا و پاڕانەوە یەکێکە لە ڕێگاکانی پەیوەستکردنی بەندەی موسڵمان بەخوای پەروەردگار، بە تایبەت لە کاتی کوڕنووشدا، چونکە ئەو پەڕی بێهێزی و دەستە پارچەیی تێدایە بەرامبەر پەروەردگاری. بۆیە با زۆرترین دوعا و پاڕانەوە لە تاریکی شەو و کاتە پەنهانەکان بێت. گرنگی زۆر بدە بەوەی داواکانت بخەیتە نێو کوڕنووشەکانت، چونکە نزیکترین کاتی بەندە لە پەروەردگاری ئەو کاتەیە کە لە کوڕنووشدای بۆ خوای تەعالە. فەرموودەی 22 ئەگەر خوا کەسێکی خۆشویست کاری پێدەسپێرێت. عن أنس رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: إذا أراد الله بعبد خيرا استعمله. قالوا: وكيف يستعمله؟ قال: يوفقه لعمل صالح قبل موته. واتە ئەنەس ڕەزای خۆی لەسەر بێت دەڵێ
پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی: ئەگەر خوا چاکەی بۆ بەندەیەکی خۆی بوێ بەکاری دێنێ. هاوڵانیش گوتیان: ئەی پێغەمبەری خوا، چۆن بەکاری دێنێ؟ فەرمووی: یارمەتی دەدات بۆ ئەنجامدانی کردەوەیەکی چاک بەر لە مردنی. پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. زۆر نیشانە هەن خۆشەویستی خوا بۆ بەندە دەردەخەن. یەکێک لەو نیشانانە بریتیە لەوەی خوا ئەو بەندە ڕێنمایی دەکات بۆ ئەوەی ڕۆژ و شەو لە خزمەتی ئاینی خوای بەرزدا بێت. واتە خوا بەکاری دێنێ، کاری خۆی پێدەسپێرێ. ئەمەش فەزلێکی زۆر زۆر گەورەیە خوا بیدات بە هەر کەسێک. تۆ هەوڵ بدە و داوا بکە لە خوا لەو کەسانت بگێڕێ کە خۆشی دەوێن و لە خزمەتکردنی ئاینی خۆی بەکاریان دێنێ، چونکە هەموو ئامانجی تۆ لە دنیا بریتیە لە بەختەوەربوون بە ڕەزامەندی خوا. دەی خۆشویستنی خوا بۆ کەسێک واتە ڕەزامەندی خوا بۆ ئەو کەسە. فەرموودەی 23 لەسەر چی بمرین؟ لەسەر ئەوەش زیندوو دەکرینەوە. عن جابر رضي الله عنه قال: سمعت النبي صلى الله عليه وسلم يقول: يبعث كل عبد على ما مات عليه. واتە جابر ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ: گوێم لە پێغەمبەر بوو درودی خوای لەسەر بێ دەی فەرموو: هەموو بەندەیەک لەسەر ئەوە زیندوو دەکرێتەوە کە لەسەری مردووە. پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. کەسی وا هەیە بەهەشتیە، بەڵام سەرەتای کردەوەکانی هی دۆزەخیانە. بۆیە بەویستی خوا تەوبە دەکات و خوش لە گوناهەکانی خۆش دەبێت. بە پێچەوانەوە کەسی واش هەیە دۆزەخیە، کەسی سەرەتای کردەوەکانی هی بەهەشتیانە، بەڵام بە خودخوتۆکەی شەیتان هەڵدەگەڕێتەوە و بە ئاخیر شەڕی دەچێتەوە بەردەستی خوا. لە خۆت ئەمین مەبە و دڵنیا مەبە هەرگیز، تەنیا پشت بەخوا ببەستە و داوای تەوفیق و بەردەوامی لەو بکە و هەموو کارەکانت حەواڵەی ئەو زاتە پاکە بکە کە سپاردە زایە ناکات. دڵنیا بە کۆتاکردەوە زۆر جێی سەرنجی خوایە کە لەسەری دەمریت. فەرموودەی 24 خراپترین سیفەتی مرۆڤ دووڕووییە. عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: إن من شر الناس ذا الوجهين الذي يأتي هؤلاء بوجه وهؤلاء بوجه. واتە ئەبوو هورەیرە ڕەزای خوای لەسەر بێت دەگێڕێتەوە. پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی: بەڕاستی خراپترین کەس کەسی دووڕوە، واتە قسەگێڕەوە و خراپەکار، دەچێ بۆ لای ئەملا بەڕوویەک و بەرەو ئەولاش بەڕوویەکی دیکە. پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. خراپترین سیفەتی مرۆڤ ئەوەیە چەند ڕوو بێت. مرۆڤی وا هەیە 100 ماسک و دەمامکی بە ڕوخساریەوە ئاڵاندووە بۆ ئەوەی ڕووی ڕاستەقینەی خۆی بشارێتەوە. لە ڕۆژی دوایی تونترین سزا بۆ کەسی منافق و دووڕوو دانراوە. بۆ ئەوەی دوور بیت لە نیفاق و دووڕووی هەوڵ بدە پەنهان و ئاشکرات وەک یەک بێت، بەڵام بەپێی پێویست و تاکە ڕێگای دەربازبوونت لە نیفاق بریتیە لە پەیوەندی باشت لەگەڵ خوای بەرز و مەزن و حیساب بۆکردنی، چونکە یەکێک لە هۆکارەکانی توشبوون بە نیفاق بریتیە لە زۆر حیسابکردن بۆ خەڵک و لە بیرکردنی خوا. خوای گەورە پەنامان بدات. فەرموودەی 25 پاداشتی یەکتر خۆشویستن لە پێناو خودا. عن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: إن الله تعالى يقول يوم القيامة: أين المتحابون بجلالي؟ اليوم أظلهم في ظلي يوم لا ظل إلا ظلي. واتە ئەبوو هورەیرە ڕەزای خوای لەسەر بێت دەگێڕێتەوە. پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی: بێگومان لە ڕۆژی قیامەتدا خوای تەعالا دەفەرمووێ: کوان ئەوانەی لەبەر من یەکتریان خۆش دەویست، لەو ڕۆژەدا دەیان خەمە ژێر سێبەری خۆم کە هیچ سێبەرێک نییە لەو ڕۆژەدا جگە لە سێبەری من.
پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. سونەتە ئەگەر کوڕێکی خۆشویست یان کچێکی خۆشویست ئەو خۆشەویستیش لە پێناوی خوا بوو یەکتر ئاگادار بکەنەوە. بە جێبەجێکردنی ئەو سونەتە خۆشەویستی لە نێو کۆمەڵگا بڵاو دەبێتەوە و ڕق و کینە و حەسەد کەم دەبێتەوە. بۆیە دڵپاک بە، خۆشەویستی پەخش بکە بە دەوروبەرتدا، ڕێزی هەمووان بگرە و چاکەکار بە بۆ هەمووان. خۆشەویست درودی خوای لەسەر بێت فەرموویەتی: چاکە لەگەڵ ئەو کەسە بکە کە خراپەی لەگەڵ کردووی، چ جای ئەوەی خۆشی دەوێی. پێویستە ئێمە دەستپێشخەری بکەین لە دەربڕینی خۆشەویستیمان بۆی. فەرموودەی 26 پاداشتی درێژکردنەوەی مۆڵەتی قەرز لەسەر قەرزار. عن أبي الياسر رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: من أحب أن يظله الله في ظله فلينظر معسرا أو ليضع له. واتە ئەبوو یەسەر ڕەزای خوای لەسەر بێ دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی: هەر کەسێک حەز دەکات خوا بیخاتە ژێر سێبەری عەرشی خۆی لە ڕۆژی دوایی، با چاوەڕوانی قەرزێکی دەستەنگ بکات کە ناتوانێت قەرزەکەی بداتەوە لە کاتی دیاریکراوی خۆی، یاخود هەر لێی خۆش بێ و لێ وەرنەگرێتەوە. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. لە ڕۆژگارێک دەژین کە کەم کەس هەیە قەرزار نەبێت. کۆمەڵگا نزیک دەبێتەوە کە دابەش بێت بەسەر دوو چین، ئەوانیش زۆر هەژار و زۆر دەوڵەمەند. مامناوەند زۆر کەمە، لەو حاڵەتەش هەژارەکان ناچار قەرز لە خواپێداوەکان دەکەن و قەرزار دەکەون. بۆیە ئەگەر خواپێداوی و ئەم فەرموودەیەت خوێندەوە، هەوڵ بدە یەکەم کەس بیت چاپۆشی بکەی لە قەرزەکانت و فشاریان لەسەر دروست نەکەی. تەنها بە درێژکردنەوەی مۆڵەتی هێنانەوەی قەرزەکە دەبیت بە یەکێک لەو کەسانەی شایستەی سێبەری خوای پەروەردگار بێت. فەرموودەی 27 مسلمان ناپاکی لەگەڵ کەسی ناپاکیش ناکات. عن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: أد الأمانة إلى من ائتمنك ولا تخن من خانك. واتە ئەبوو هورەیرە ڕەزای خوای لەسەر بێت دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی: کەسێک کە تۆی بە ئەمیندار داناوە سپاردەکەی بدەوە، و خیانەت لە کەسێک مەکە کە خیانەتی لە تۆ کردووە. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. ئاینی ئیسلام تاکپەروەردە دەکات لەسەر چاکی و پاکی و دڵسۆزی و وەفاداری. فێڵ و غەش و خیانەت لە ئیسلامدا جێی نابێتەوە. تەنانەت ئەگەر کەسێک خیانەتی کرد نابێت خیانەتی لێ بکرێتەوە. کەسێک داوێن پیسی کرد لەگەڵ موسڵمانێک نابێت موسڵمان هەمان کاری لەگەڵ بکاتەوە وەک تۆڵە. پابەندیت بە یاسا و ڕێساکانی شەریعەت ڕێزگرتنتە لە فەرمانی خوا و پێغەمبەرەکەی درودی خوای لەسەر بێت. بۆیە خیانەت مەکە لەگەڵ ئەو کەسەی خیانەتی لێ کردویت. فەرموودەی 28 خۆشەویستترین و نزیکترین کەس لە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. عن عمرو بن عاص رضي الله عنه أنه سمع النبي صلى الله عليه وسلم يقول: ألا أخبركم بأحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة؟ فسكت القوم فأعادها مرتين أو ثلاثا. قال القوم: نعم يا رسول الله. قال: أحسنكم خلقا. واتە عەمری کوڕی عاس ڕەزای خوای لەسەر بێت دەگێڕێتەوە بیستویەتی کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت دەیفەرموو: ئایا هەواڵتان بدەمێ بە خۆشەویستترینتان لە لای من و بە نزیکترینتان لە کۆڕ و مەجلیسی من لە ڕۆژی قیامەت؟ جا خەڵکەکە بێدەنگ بوون. 2 جار یا 3 جار فەرموویەوە. خەڵکەکە گوتیان: بەڵێ ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت فەرمووی: ئەو کەسەتان کە لە هەمووتان خوڕەوشتی جوانترە. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا. ڕەوشبەرزی یەکێکە لەو چاکانەی لە تەرازووی کردەوە چاکەکاندا قورساییەکی زۆر زۆری هەیە. تەنانەت پێغەمبەر درودی خوای لەسەر بێت فەرموویەتی: هیچ شتێک، هیچ کردەوەیەک هێندەی ڕەوش جوانی قورس نییە
ئەگەر دەتهەوێ خۆشەویستترین کەس بیت لای پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت، ئەگەر دەتهەوێ لە بەهەشت زۆر نزیک بیت لە پێغەمبەری ئازیز درودی خوای لەسەر بێت، ئەوە هەوڵ بدە ببیتە خاوەن جوانترین ڕەوشت هەم بە کردار و هەم بە گوفتار و هەم بە هەڵس و کەوت. فرمودەی 29 پاداشتی قودانەوەی تووڕەیی. عن معاذ بن أنس رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال: من كظم غيظا وهو يقدر على أن ينفذه دعاه الله على رؤوس الخلائق يوم القيامة حتى يخيره في أي الحور شاء. واتا معاذ كري أنس رضي خوای لەسەر بێت دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی هەر کەسێک تووڕەیی خۆی قودداتەوە و دەری نەبڕێ لە کاتێکدا بشتوانێ دەری ببڕێ، ئەوە لە ڕۆژی دوایی لە نێو هەموو دروستکراوەکان خوا بانگی دەکات و سەرپشتی دەکات هەتا بە ئارەزووی خۆی کام حۆری بیەوێ هەڵی بژێرێ بۆ خۆی. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرمودەیەدا قوددانەوەی تووڕەیی یان کبکردنەوە دەرنەبڕینی یەکێکە لە سیفەتە زۆر پەسەندەکان و خاوەنەکەی پێگە و پلەیەکی تایبەتی هەیە هەم لای خوا هەم لای خەڵک بەگشتی، چونکە زۆر جار ئەم دەربڕینی تووڕەیە کێشەی یەکجار گەورەی لێکەوتوتەوە، جابۆیە هەتا بۆ دەکرێ و دەتوانی بە مەبەستی ڕازامەندی خوا و چاوەڕێکردنی ئەو پاداشتە گەورەی کە دانراوە لە بەهەشت خۆت کۆنتڕۆڵ بکە و دان بە خۆتدا بگرە لە کاتی تووڕەبووندا. فەرمودەی 30 دەربارەی تەمەن و زانست و ماڵ و لاشە پرسیارمان لێ دەکرێتەوە. عن أبي برزة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن عمره فيما أفناه، وعن علمه فيما فعل، وعن ماله من أين اكتسبه، وفيما أنفقه، وعن جسمه فيما أبلاه. واتا ئەبوو بەرزە ڕەزای خوای لەسەر بێت دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی دوو پێی هیچ بەندەیەک لە ڕۆژی قیامەتدا لە بەردەم دادگای خوای پەروەردگاردا ناجوولێ تاکو پرسیاری لێ دەکرێ دەربارەی تەمەنی کە لە چیدا بەڕێ کردووە، لە زانیاریەکەی لە چی و چەند کاری پێکردووە، لەو ماڵ و سامانەی کە هەیەی چۆنی بەدەست هێناوە، چۆنیشی خەرج کردووە، جەستەی لە چیدا بەکار هێناوە. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرمودەیەدا ژیان بۆ موسڵمان جیاوازە لەگەڵ هەر کەسێکی تر، چونکە موسڵمان بڕوای وایە مردن هەیە و سزا و پاداشتی ناوگۆڕ هەیە، زیندووبوونەوە و لێپرسینەوە هەیە، بۆیە دەبێ زۆروریا بێت و حیساب بۆ هەموو کردار و گفتارێکی بکات، بۆیە بیر لەوە بکاتەوە ئەم تەمەنە، ئەم لاشەیە، ئەم کاتە، ئەم ماڵ و سامانە هەموو نیعمەتی خوان و لەسەریان پرسیارت لێ دەکرێتەوە لە ڕۆژی دواییدا، وەخوای بەرز و مەزن دەفەرموێ ثم لتسألن يومئذ عن النعيم. فەرمودەی 31 بەهۆی ملکەتی دڵتەوە بەهەشت بەدەست دەهێنی. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: يدخل الجنة أقوام أفئدتهم مثل أفئدة الطير. واتا ئەبوو هورەیرە ڕەزای خوای لەسەر بێت دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی کۆمەڵی دەستنە بەهەشت دڵیان وەک دڵی باڵندەیە. پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرمودەیەدا مەبەست لێرەدا ئەوەیە ئەو کەسانە دڵیان وەک دڵی باڵندە ناسکە لەو لایەنەی کە ترسی خوایان زۆر لە دڵە. باڵندە ژێکێکە لەو باڵندانەی کە زۆر بەترسە و لە هەموو شت دەترسێ و ڕادەتڵەکێ. کەسی واش هەیە هەرکە ناوی خوا دێ دەست بە گریان دەکات. حەسەنی بەسڕی دەڵێ هاوڵایەتی کەسانێکم کردووە، ئێوە چەند ترستان هەیە بەهۆی گوناهەکانتانەوە سزا بدرێن؟ ئەوان زیاتر لە ئێوە ترسیان هەبوو چاکەکانیان بە چاودا بدرێتەوە و لێیان قبوڵ نەکرێ. با تۆ یەکێک بی لەو کەسانەی خۆشەویست درودی خوای لەسەر بێت وە باسی کردوون. دڵت با پەیوەست بێ بە زیکر و یادی خوا و
دوور بێ لە هەرچی بغز و ڕق و کینە و حەسەد و لە خۆبایی بوون هەیە. فرمودەی 32 بەهەشت و خۆشیەکانی. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم قال الله أعددت لعبادي الصالحين ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. واتا أبو هريرة رضي خوای لەسەر بێت دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی خوا فەرموویەتی ئامادەم کردووە بۆ بەندە چاکەکانم لە بەهەشدا ناز و نیعمەتی وە نە هیچ چاوێک بینیویەتی و نە هیچ گوێیەک بیستویەتی و نە بە خەیاڵ و دڵی هیچ کەسێکیشدا هاتووە. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا خۆشی بەهەشت نەبینرا و نەبڕاوە و هەمیشەییە. هەوڵی بەدەستهێنانی بدە کە لە ڕەزامەندی خوا بەرجەستەیە. فەرموودەی 33 پاداشتی سەردانیکردن لە پێناو خودا. عن معاذ بن جبل رضي الله عنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول قال الله عز وجل وجبت محبتي للمتحابين في والمتجالسين في والمتزاورين في والمتباذلين في. واتا معازی کوڕی جەبەل ڕەزای خوای لەسەر بێت دەڵێ بیستم پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت دەی فەرموو خوا عەزەوەجەل فەرموویەتی خۆشەویستی خۆم پێویست کردووە بۆ ئەو کەسانەی لەبەر من یەکتریان خۆش دەوێ لەبەر من بەیەکەوە دادەنیشن لەبەر من سەردانی یەکتر دەکەن و بە یەکدی دەبەخشن لە پێناوی ڕەزامەندی من. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا ئەوانەی لە پێناوی خوا سەردانی یەکتری دەکەن خۆشەویستی خوان. سەردانی خۆشەویستانت بکە و خۆشەویستی خوا بەدەست بهێنە. فەرموودەی 34 بەرهەمی گومانی باش بردن بە خودا. عن أبي هريرة رضي الله عنه قال قال النبي صلى الله عليه وسلم يقول الله تعالى أنا عند ظن عبدي بي وأنا معه إذا ذكرني فإن ذكرني في نفسه ذكرته في نفسي وإن ذكرني في ملأ ذكرته في ملأ خير منهم. واتا ئەبوو هورەیرە ڕەزای خوای لەسەر بێت دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی خوای بەرز فەرموویەتی من بە پێی گومانی بەندەکەمم بە من و من لەگەڵ بەندەی خۆمدام کاتێک یادم دەکات و باسم دەکات جا ئەگەر لە دڵی خۆیدا یادم بکات و باسم بکات منیش لە لای خۆم باسی دەکەم بە پەنهانی بەڵام ئەگەر لە نێو کۆڕێکدا باسم بکات من لە کۆڕێکی باشتردا لە کۆڕەکەی ئەو باسی دەکەم کە کۆڕی فریشتە نزیکەکانە. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا خوای بەرز لە لای فریشتەکان باسی ئەوانە دەکات کە زیکری دەکەن با ناو لە لیستی ئەو کەسانە بێت کە خوای گەورە باسییان دەکات. فەرموودەی 35 گەورەی بڕوابوون بە سیفەتەکانی خودا. عن ابن عباس رضي الله عنه عن رسول الله صلى الله عليه وسلم قال قال الله تبارك وتعالى من علم أني ذو قدرة على مغفرة الذنوب غفرت له ولا أبالي ما لم يشرك بي شيئا. واتا ابن عباس رضای خوای لەسەر بێت دەگێڕێتەوە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی خوای تەبارەک وتەعالە فەرموویەتی هەر کەسێک بزانێ و بڕوای وابێ تەنها من خاوەنی توانای لێبوردنم لە گوناهان ئەوارەی خۆش دەبم و باکیشم نییە مادام هیچ هاوبەشێکی بۆ پەیدا نەکردبم. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا بڕوابوون بە سیفەتەکانی خوا و ملکەتبوون بۆیان نیشانەی پتەوی ئیمانە. هەر گوناهێکت کردووە تەوبە بکە ومێدیشت هەبێ کە خوای گەورە دەتبورێ. فەرموودەی 36 فراوانی بەزەیی خوای میهرەبان. عن أبي هريرة رضي الله عنه
عن النبي صلى الله عليه وسلم قال الله تبارك وتعالى سبقت رحمتي غضبي. واتا ئەبوو هورێرە ڕەزای خوای لەسەر بێت دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی خوا تەبارەک وتەعالە فەرموویەتی ڕەحمەت و بەزەیم پێش تووڕەییم کەوتۆتەوە پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرموودەیەدا هەمیشە خوا لێبوردەیی پێش تووڕەی و تۆڵە خستووە لەو سیفەتەی خواوە فێر دەبین لێبوردە و میهرەبان بین. فەرموودەی 37 كاتێک خودا بەندەیەکی خۆش دەوێ. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن الله إذا أحب عبدا دعا جبريل فقال إني أحب فلانا فأحبه قال فيحبه جبريل ثم ينادي في السماء فيقول إن الله يحب فلانا فأحبه فيحبه أهل السماء قال ثم يوضع له القبول في الأرض. واتا أبو هريرة رضای خوای لەسەر بێت دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی ئەگەر خوا بەندەیەکی خۆش بووێ بانگی جبرەیل لەکەوە پێی دەفەرمووێ من فلانە بەندەم خۆش دەوێ تۆش خۆشت بووێ جبرەیلیش خۆشی دەوێ پاشان جبرەیل بانگ دەکا لە نێو ئەهلی ئاسمان واتە لە نێو فریشتەکان دەڵێ خوا فلانە بەندەی خۆش دەوێ ئێوەش خۆشتان بووێ جا ئەهلی ئاسمان خۆشیان دەوێ پاشان لەسەر زەویش ئەم خۆشەویستەی لێ قبوڵ دەکرێ واتە ئیماندارانیش خۆشیان دەوێ. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا کەسانێک هەن خوا جاڕی خۆشەویستی خۆی بۆیان دەدات پابەندیت بە شەڕع ئەو جاڕی خۆشویستنت بۆ مسۆگەر دەکات. فەرموودەی 38 ترسناچی تاوانی ستەمکردن. عن أبي ذر رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم فيما روى عن الله أنه قال يا عبادي إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا. واتا ئەبوو زەر ڕەزای خوای لەسەر بێت لە پێغەمبەرەوە درودی خوای لەسەر بێت دەگێڕێتەوە کە خوای گەورە فەرموویەتی ئەی بەندەکانم من ستەمم لەسەر خۆم قەدەغە کردووە و لە نێو ئێوەشدا قەدەغەم کردووە ستەم لە یەکدی مەکەن. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا خراپترین تاوان بریتێ لە ستەمکردن کە تاریکایی ڕۆژی دواییە خۆت بپارێزە لە ستەمکردن ئەگەر ستەمێکی کەمیش بێت. فەرموودەی 39 پاداشتی خۆیەکلاکردنەوە بۆ خزمەتی ئاین. عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال إن الله تعالى يقول يا ابن آدم تفرغ لعبادتي أملأ صدرك غناء وأسد فقرك وإلا تفعل ملأت يديك شغلا ولم أسد فقرك. واتا ئەبوو هورێرە ڕەزای خوای لەسەر بێت دەڵێ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی بەڕاستی خوای بەرز دەفەرموێ ئەینەوەی ئادەم خۆت یەکلا بکەوە بۆ بەندایەتی کردنم دڵت پڕ دەکەم لە دەوڵەمەندی و ڕێی هەژاریشت لێدا دەخەم و ئەگەر وا نەکەی زۆر سەرقاڵت دەکەم بە ئیش و کار و ڕێی هەژاریشت لێدا ناخەم. پەیامە پەروەردەیی و کرداریەکان لەم فەرموودەیەدا هەر کەسێک دڵسۆزانە خزمەتی ئاین بکات خوا بێنیازی دەکات بۆیە لە دوای بیستنی ئەم فەرموودە قۆڵی ئیخلاست لێ هەڵبکە و دەست بەکاری بانگەواز بکە و قیامەتی خۆت دەستەبەر بکە چونکە خوا دەستبەری دنیای بۆ کردویت. فەرموودەی چلەم بۆ ئەوەی بە درێژایی ڕۆژ پارێزراو بیت. عن عقبة بن عامر رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال قال ربكم أتعجز يا ابن آدم أن تصلي أول النهار 4 ركعات
ئەکفیکە بهینە ئاخیڕە یۆمیک. واتە عوقبەی کوڕی عامر ڕەزای خوای لەسەر بێت دەگێڕێتەوە کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت فەرموویەتی: پەروەردگارتان فەرموویەتی ئەی وەتەی ئادەم، ئایا بێتوانای لەکردنی 4 ڕەکەعات نوێژ لە سەرەتای ڕۆژ کە بەهۆیەوە دەتپارێزم تا کۆتایی ئەو ڕۆژە؟ پەیامە پەروەردەی و کرداریەکان لەم فەرموودەیەدا گەورەترین پەیوەندی بەندە بە خوای مەزنەوە بەهۆی نوێژەوەیە هەوڵ بدە هەموو بەیانیەک دوای خۆت هەڵات 4 ڕەکەعات نوێژی سوننەت ئەنجام بدەیت.